هەندێک شت هەیە نابێ من بڵێم ئەوەی خۆم ئەمەوێ ئاوە ئەو پرسیارەکات بەڵام کاتێک ئێمە مناقەشە و گفتوگۆی لەگەڵەکەین قەناعەتی لا دروستە بێت ئەزانی لەلایەنی دەرونیەوە من باسێکەم بە پێی پسپۆڕێکی خۆم ئەم کوڕی تۆ ئەگەر قەناعەتی لا دروست بوو ئەو کاتە بە ڕۆژوو ئەبێ لەسەر ڕۆژوگرتنەکەی بەردەوامە بێ وە کەمتریش هەست بە برسێتی و تینوێتێکا وەک لەوەی تۆ زۆری لێ بکەیت بۆیە ئێمە دائیمەن ئەڵێن مناڵەکانتان قەناعەت فێ بکەن کەم شتە باشە ئێستا هەندێک کەسێ مەسەلەن زۆر لە مناڵەکەی کاڵی نوێشکە ئەوژە قەناعەتی پێ نییە بەڵام کە مناڵەکە قەناعەتی لا دوور نوێژ لە مەسلحەتێتی و کاتە بڵێ مەشی کاری کات بۆیە لەگەڵ یا ئەم مناقەشە و گفتوگوانە بکە هەرمەڵێ تۆ ئەبێ بە ڕۆژوبی و خوا و لێکا تێگەێنە ڕۆژووی سادەی چییە تێگەێنە بۆ نمونە مەسلحەتی لە چیایە چی بکە چی نەکە ئایا هاوڕەکانی لەسەر حەقنیان نا وخۆی گەورەش ناڵ لە ئەکراها فی الدین زۆر نییە ینی خی گەورە خۆی ئەفەرمی ئەگەر پێویستی بەوە وە هەمومانی وەکو مەلایکە دروستە کرد هەمومانی وا لێکرد کەسمان دڵی کەس عاجز نەکەین بەڵام ئەمە تاقیکردنەوەی ئەمە تەجروبەیە ئەی بوو خی گەورە بەهشت و جەهەنمی داناوە جاگەر هەر هەمومان مەلایکە بووینە ئەسڵ جەهەنم چۆڵ و هۆڵە بێت بەڵامی تر ئەوە پێمانەڵێ ئەڵێ ئەمە ڕێی ڕاستە ئەمە ڕێی غەڵەتە ڕێی ڕاستەکە بگرە ئەمە نەتیجەکەیەتی پاداشتەکە وەرەگری ڕێی خراپەکەش بگرە سزاکە وەرەگری لەبەرەوە ئەم کوڕە معدەنەکەی پاکە بەڵام هێشتا چکە لە خۆنا غێرزەکاریایە بە شتێکی بۆ جەنابت و بۆ هەموو بینەران و بیسەران ڕوونکەمەوە چکە لە دوای 21 ساڵی ئەو پەردەی مێشک دروستە بێت کە پرۆسە منطقیەکان و حساباتەوەی پێڵەن قشرەی دەماغی کۆرتێکس لا ئەم هێشتا دروست نەبووە لەبەرەوە لی گەڕێبا پرسیاری خۆی بکات ئەمە کێشەمان نییە من دڵنیام کە پرسیارەکانی کرد و قەناعەتی لا دروست بوو ئەو کاتە زۆر بە ئاسانی ئەتوانێت هەم ڕۆژۆکەشی بگرێت و هەم بەرگەی برسێتیش بگرێت بەڵێ کاک دکتۆرە زانی چۆنە خۆی ئەم کوڕێمە لەخوا بەزیابێ کوڕێکی ئاقڵە لای خەڵکو کە سوکاری ژەر خۆشەویستە ئەوە لەوە هیچ کێشەمان نییە لەخوا بەزیابێ پەروەردەیەکی جوانیش کراوە بەڵام من هەر خۆم پێم خۆشە وەکەوەی کە نوێژەکەەکە ڕۆژۆکەش بگرێ بۆ ئەوی سەربەرزی دنیا و قیامەت بێ هەر بۆیە منی زۆر زەختی لەکەم بەڕاستی یعنی مەسلەیەکەی ئەڵێ باوک حەزەکە کوڕەکەی لە خۆی باشتر بێ وەڵی منیش حەزەکەم ئەمەنە باش بێ کەس گری لێ نەکا حەزی ژەکەم ئەوەی کە پێی ئەڵەن بێفەرمایی خوانەکە تێگەی ئەو وەختە زانی چۆنە منیش بەرپرسە بم بەرامبەر خۆی خۆم بۆیە زۆری لێکم کە بە ڕۆژوو بێ هیچی تر نیە هەرەوەیە